ئەزیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤا بە دیدارتان شاد دەبین. تەوری بەرنامەکەمان قسەکردنە بێ لە بایەخی میدیا لە دیالۆگ و پێکەوەژیان لە کۆمەڵگەی کوردستاندا با میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر نەزاکەت حسێن مامۆستای زانکۆ لە بەشی ڕاگەیاندن. مامۆستا بەخێر بیت و خۆشحاڵین. سپاستانەکەم سەرکەوتوو بن. قسەکردن لە بایەخی میدیا بەو کاریگەریە فراوانەی لە ئێستا بەجێ هێڵێ و بتایبەت لە دوای هاتنەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەو ژمارە زۆرەی لە چەناڵ لە پێگەی ئەلەکترۆنی لە پەیج و ماڵپەڕەکان وای کردووە کە کاریگەری و بەهای ڕاگەیاندن بەڕابردوو زۆر زیاتر بێت و ئاستی مشارەکەی هاوڵاتیەکانیش بەڕاستی لە کاتی ئێستا لە ناو دنیای سۆشیال میدیایە بخۆی جێگەی سەرنجە و جێگەی قسەکردنیشە بەتایبەت لەوەی کە زۆر جار لە پاڵ لایەنە باشەکانی میدیایە هەست بە لایەنە خراپەکانیشی زۆر ئەکرێ و ئەوەندەی زۆر جار سەرنجی لەسەر لایەنە خراپەکانە بەڕاستی ڕەنگە هەندێک جار لایەنە باشەکانی ژۆک پێویست قسەی لەسەر نەکرابێ. پێم خۆشە کە دوو لایەنە وەفرە ڕەهەند قسە بکەین لەوەی کە ئێمە چۆن باشتر سوود لە میدیا لە سۆشیال میدیا لە تەکنۆلۆژیا وەربگرین بە تایبەتیش لە دروستکردنی زەمینەی دیالۆگێکی نیشتیمانی پێکەوە هەڵکردن پێکەوە سازان و چۆنێتی دروستکردنەوەی بەرپرسیارەتی ڕۆحی بەرپرسیارەتی لای تاکەکانمان. خۆشحاڵین لەوەی کە جەنابەت وەکو پسپۆڕێکی بواری میدیا لە بەرنامەی ڕاڤەیت ئەگە بە پرسیارێکی کراوەوە دەست پێ بکەین و بڵێم کە بپرسم لەبارەیەوەی کە ئەمڕۆی میدیای کوردی چۆن نەخوێنیتەوە لایەنە ئیجابی و باشەکانی زیاترن یانەوەی کە میدیا لە کاتی ئێستایە کاریگەریەکی خراپی هەیە لەسەر هەست و شعوری تاکەکان. خۆی میدیا و تەکنەلۆجیا سنووردار نییە واتە حتمیەت نییە کە بۆ بوارێک دروستکرا بێت. ئامێرێک نییە تەنها بۆ ئیشێک دروستکرابێت لە دەرەوەی ئەو کارە ئیتر پێچەوانەکەی نەتوانرێ ئیشی تر بکات. تەکنەلۆجیا و میدیا مرونەتە و تۆ ئەتوانی بۆ ئەوەی کە مەبەستە بتوانی بەکاری بێن. بۆیە ئەم مرونەت بوون و ناحتمیەت و ناسنوورداریە لە توانای بەکارهێنانی ئەم ئامرازات چ میدیای کۆن بێەوە چ میدیای نوێ بێ فاکتەرێکی گرنگە بۆ ئەوەی کە تۆ بتەوێت میدیا چی بێ بەرهەمبێنی پێی بەرهەم دێت. میدیا ئەتوانێت شەڕ بەرهەمبێنێت ئەتوانێت ئاشتی بەرهەمبێنێ ئەتوانێت دابڕان بەرهەمبێنێ ئەتوانێت پێکەوەژیان بەرهەمبێنێ ئەتوانێت ئارامی ئەتوانێت تونوتیژیش بەر ئەتوانێت قەیران و ئەتوانێت سەقامگیریش بەرهەمبێنێت چونکە ئامرازی میدیا و ئامرازی کۆمیونیکیشنن و زانیاری و معریفەن. زانیاری و معریفەش ئێمە خۆمان ئەزانین جاری وا هەیە بە وشەیەک ئاگرێک بەرزە بێت دروستە بێ بە وشەیەکیش ئەو بە ئاگرێکە ئەکرێت هەر وەک پسپۆڕێکی بواری میدیاڵێ میدیا وەکو ئەتوانێت ئاو بێ بۆ ئاگرێک و ئەتوانێت بەنزینیش بێت بۆ ئاگرەکە لامان کاتە بۆیە دەسەڵاتی هەیە پێ پاوەری میدیا پاوەرە. میدیا پاوەرێکە وەک پاوەرەکە وەکو هێزەکانی تر چۆن هێزی ئابووری هەیە هێزی سەربازی هەیە هێزی حکومڕانی هەیە میدیاش هێزە هێزێکی معریفیە و هێزی معریفیش زۆر هێزێکی کاریگەرە بۆیە تۆ هێزی معریفیش ئەتوانێت بە چه ئاراستەیەک بەکاری بێنیت بەکاری بێنیت بۆیە ئەتوانێت هەموو ئەوانە دروستکات. سۆشیال میدیاش کە ئێستا ینی پلاتفۆرمێکی معریفە و کۆمیونیکیشنە و ینی ئاهینێکی دوولایەنەیە واتە کارلێکی ژەکەیوە توش دەتوانێت داخڵی زانیاری و معریفە بکەیت. ئەمەش زیاتر ژینگەکەشی قەرەباڵغ کردووە ئەوەش زیاتر بابەتی هێنا ینی گفتوگۆی هێناوەتە ئاراوە کە ئایا ئەم هەموو پلاتفۆرمی زانیاری و معریفە و ئەم هەموو بوارە فراوانە بۆ بڵاوکردنەوەی زانیاری و معریفەی بێسنوور کە لە بەردەستی تاکەکانە هەیە ئەم زانیاریانە چۆن مامەڵی پێوە ئەکرێت چۆن تەعاملی پێوە ئەکرێت چۆن بەکار دێت چۆن بڵاو ئەکرێتەوە چۆن سانسۆر ئەکرێت چۆن کۆنتترۆڵ ئەکرێت لە کۆی هەموو گشتیا خۆی گفتوگۆ و دیالۆگ پرۆسەیەکە بۆ دروستکردنی دیموکراسی. گفتوگۆ و دیالۆگ پرۆسەیەکە بۆ دروستکردنی دیموکراسی. بەڵام ئەگەر ئەم گفتوگۆ و دیالۆکەش بەو ئاراستەیە بەکار نەهێنرێت بۆ دروستکردنەوەی دیموکراسی بێ ڕەنگە بێتە هۆی شێواندنی دیموکراسیەت. چونکە ئێمە ئێستا ئەزانین بۆ نمونە لە ناو تۆڕی کۆمەڵایەتیە لە بری گفتوگۆ پۆپۆلیستیەک دروست بووە
کە شتێک بڵاوە بێتەوە بەجارێ هەموو بەکارهێنەرەکانی لە ناوچەیەکی بۆ نمونە جوگرافیا ئەکەونە ژێر کاریگەری ئەو بابەتەوە یعنی مەجالێتر نییە بۆ ڕایەکی تری پێچەوانە کاتێکە پۆپۆلیستی زاڵە بێ بەسەر شتێکە ئیتر مەجال بۆ ڕای بەرامبەر ناهێڵێتەوە هەموو یەکەوێتە ژێر کاریگەری یەک جۆر لە ئایدیا و لە بیرەوە دێکەواتە ئەمە دیالۆگی نەهێشتووە بۆیە بۆ دیالۆگ دروستکردن ئامرازی کاریگەرەوە گەڵێن پاوەرەکە بۆچی بەکاری بێنی هێزێکە بۆچی بەکاری بێنی ئەتوانێت ویشت بکە مامۆستا ئەوەی کە جەنابەت ئەڵێی میدیا پاوەرە ئەو نیگەرانی کێسە لە کۆمەڵگەی کوردیا هەیە کە زۆر جار ئێمە لە زمانی ئەکادیمیەکانەوەی بیسین لە نووسینی نووسەران و ڕۆشنبیرانەوە جارێکتە بەریەکەوینەوەیە کە ئەم هێزە لە شوێنی ئەوەی کە شوێن هێزێکی بنیادنەر بێ هێزێک بووە زیاتر بە ئامانجی ڕوخاندن بەکار هاتووە ئەو نەی لە شوێنی ئەوە بوو بێت کە بۆ نمونە کۆمەڵگەی کوردی ئیلتیجامێکی باشتری هەبێ حیوارێکی نیشتیمانی دروست ببێت چین و توێژە جیاوازەکان لە یەکتری نزیک ببنەوە ڕێزی ئیرادەی یەکتری بگرن و قوبولی جیاوازەکان بکەن لە نێوان یەکتریە بە پێچەوانەوە زۆر جار میدیا بۆتە ئەمرازێک بۆ پەرتکردنی زیاتری کۆمەڵگەی کوردی خوێنەوە جەناب بدوایە کە ئەم پاوەرە ئەوەندەی لە قازانجی یان لە خرا بەکارهێنانی پەرتکردنی کۆمەلگاکای بەکار هاتووە ئەوەندە ئەزانی چۆنە تۆ پاوەرە بێ بزانی بۆچی بەکاری دێنیت من ئێستا ئاگرێکم بەدەستەوەی ئەتوانم بەکاری بێنم بۆ هەڵگی ساندنی تەواخێک بۆ ئیشێکە خواردنێکی پێ دروستکەم بۆ زۆپایەکە هەڵی کەم گەرمم بێتەوە ئەشتوانم ئەو ئاگرە بەکاربێنم بۆ سووتاندنی ماڵێک بۆ سووتاندنی باخێک بۆ سووتاندنی مرۆڤێک بۆیە ئەم پاوەرە ئەکەوێتە سەرەوەی ئێمە چۆن بەکارێنین و چۆن سیستممان بۆ داناوە و چۆن یاسامان بۆ داناوە و بۆ چ ئامانجێ بەکاردێنی و میدیا لای کێ ئەوە گرنگە میدیا لای کێ ئەگەر میدیا لای نیشتمانە و لای دەسەڵاتە نیشتمانیەکەیە فعلا ئەبێت ئەو ئامانجە نیشتمانی و لێک نزیک بوونەوە بگەڕێت بەڵام ئەگەر میدیا هەر میدیا لای حیزبێکە میدیایەکیش لای کەرتی تایبەتە و سۆشیال میدیاش ئەمڕۆهی کەسانێکە و زۆر جار بەدەست سێبەرەوەیە و زۆر جار بەدەست دەموچاوی نادیارەوەیە حتمما ئەوە بەڕاستی بە ئاراستەیەکی باش نامات چونکە میدیا سیستمێکە وەکو سیستمی پەروەردە وەکو سیستمی ئابووری وڵات وەکو سیستمی حکومڕانی وەکو سیستمی کۆمەڵایەتی ئەبێ ڕێک خرێت کە ڕێک خرا بە پێی یاسا و ئیتیک لە چوارچێوەی ئەو سیستما بۆ نمونە ئێمە لە وڵاتە سیستمی حکومڕانیمان چۆنە ئەگەر بمانەوێت ئەم سیستمە حکومڕانیە بچەسبێت ئەبێ میدیاکەش بێنینە ناو ئەم سیستمەوە و بەم سیستمە ئیشی پێ بکەین بەڵام میدیاکانی ئێمە بەداخەوە هەریەکە بە سیستمێکی شەکات هەیە کە بە ئامانجێکی شەکات میدیا ئێستا لای خەڵکێکە کە بۆ ئامانجی شخصی زۆر جار بەکاری دێنن بۆیە میدیا ئەبێ لای دەسەڵاتی نیشتمان بێت ئیتر ئەمە هەندێک بە کۆنتترۆڵی تێگەن هەندێک بە سانسۆر بەڵام ئێمە نە بە کۆنتترۆڵ نە بە سانسۆر ئێمە وڵاتانێکی پێشکەوتوو کە ئەو لە قیمەی دیموکراسی و ئازادیایە میدیا لای نیشتمانە بە تایبەتی پەخش و ئەوانە و تۆڕی کۆمەڵایەتی و ڕۆژنامە و هەموو جەریدەیەکیش بە پێی یاسای ئەو سیستمە نیشتمانی ڕێکخراوە ئیشەکات ئازادی هەبێ بەڵام لە چوارچێوەی پاراستنی بەها کۆمەڵایەتی و کولتوری و نیشتمانی و نەتەوەیەکە ناکرێت لە پێناو ئازادیا ئێمە هەمومان بەرکەوتەی میدیا و تەشهیر و ناوزڕاندن و سۆشیال میدیا بین ئەمە بە ئازادی بڵێم ئازادی نییە بۆیە کاتێکە تۆ میدیا ئەخەیتە چوارچێوەی سیستمە نیشتمانیەکەەوە بۆ خزمەتی نیشتمان و پێوەەر و ئەمانەی هەموو بۆ دانیت حتمما خزمەتی نیشتمانیەکە بەڵام گرفتەکە ئەوەیە کە میدیاکان ئێستا پەرتن و هەریەکە لە شوێنێکن و هەریەکە لە حیزبێکن و هەر کەسش بە ئامانجی خۆی بەکارێنێ و بەڵێ بە دڵنیاییەوە میدیا ئێستا لە هەرێمی کوردستانە بە بەڵگە و بە هەمووی ئەو توێژینەوانەی کە کراوە لەسەری ئەوەندەی ڕۆڵی بینیوە لە لە دوورکەوتنەوەمان لە پچڕانی دیالۆگ و لێک نزیک بوونەوە لە زۆر جار ئاسایشی کۆمەڵایەتیش ئەخاتە مەترسی و ئاسایشی نەتەوەی نیشتمانیش ئەخاتە و قەیرانی پەروەردەییشمان بۆ دروستەکات قەیرانی کۆمەڵایەتی بۆ دروست کردوین ئەوەندە لە خزمەتی پرسە کۆمەڵایەتی و نەتەوەیی و هاوڵاتیەکانی مۆسا سەرنجت بردین بۆ لای خاوەندارەتی میدیا زۆر جار لێرە خەڵکانێک باوەڕێن وایە کە مادەم ئازادی هەیە و ئێمە باوەڕمان بە پرەنسیپەکانی دیموکراسی هەیە ئەوان ئازادن لەوەی چۆن خاوەندارەتیم دەستگایە ناکەن سەرچاوی دارایەکان لەکوێوەیە چۆن مامەڵاکەن و بە جۆر لە جۆرەکانیش ڕەنگە بوو بێتنە هۆی خوڵقاندنی کۆمەڵە فەوزایە کە
لە کۆتاییەوەی جەنابەت باسیەکەی ئاسایشی نیشتیمانی ئاسایشی کۆمەڵایەتی بەڕاستی ئەمڕۆ لەژێر مەترسیایە و کەم و زۆرەی بینین زۆر ئیش لەسەر نەوەی نوێیەکرێ لەوەی کە گەنج نەوەی ئایندە بە جۆر لە جۆرەکان لە ڕێگەی ئەم میدیایەوە پردی پەیوەندی یان زەمینەی دیالۆگ لەگەڵ ئەم نەوەیە بپچڕێنرێت و ئەم نەوەیە هەموو شتەکان ڕەتکاتەوە بە پیرۆزی نیشتیمانیەکانەوە بە بەها پیرۆزەکانەوە ئەوەی کە جەنابەت ناودنا ئاسایشی نیشتیمانی بە جۆر لە جۆرەکان هەز ناکەی لە ڕێگەی ئەم جۆرە لە تێڕوانین بۆ میدیا لە بەردەم مەترسێکی گەورەیە. خۆی مەسلەی خاوەنددارەتی ئەوەی کەوترە ئازادی ئێمە ئەگەر سەیری ئەو قۆناغانە بکەین کە میدیای پیاتێپەڕیوە و تیۆرەکانی لە سەرداناوە بۆ نمونە لە سەردەمانێکی کۆنا کە میدیا سەرەتا سەری هەڵداوە لای حکوومەتەکە دیکتاتۆرەکان بە تایبەتی یا لای حکوومەت و کەنیسەکە حکمی کردووە کۆنتترۆل کراوە میدیایەکی سانسۆرکرا و کۆنتترۆل کراوە بوو کە هیچ ماف و ئازادیەکی بۆ هیچ کەسێک نێشت بوویەوە کە قسە بکات. دوای ئەوە میدیایەک هات لیبراڵەکان و میری لیبراڵ و ئەوانەی کە تیۆریستی بواری لیبراڵیەکان بوون تیۆری لیبراڵیان دانا کە میدیان ئازاد کرد لەوەی کە تەنها خاوەنددارێتیەکەی لای حکوومەتی فەرمانڕەوا و دەسەڵات بێ بە پێی تیۆری دەسەڵات و تیۆری سۆڤێتی کە هەردووکیان ماف خاوەنددارەتی میدیان تەنها ئەدا بە حکوومەت یا حیزبی فەرمانڕەوا. تیۆری لیبراڵی میدیای ئازاد کرد و خاوەنددارەتی بۆ میدیادا بۆ کەسێک کە ئەتوانێت میدیایەکی هەبێت بەڵام فەوزا و سەریەشەیەکی دروست کردووە هەتاوەکو ئێستا من بە پێی قسەی کابرایەکی بەریتانی لە کتێبێکە باسی ئەوە کە ئەڵێ هەتاوەکو ئێستاش ئەوروپا و دادگاکانی بەریتانیا قوربانی ئەو پەرتەوازەیە ئەدەن کە تیۆری لیبراڵی دروستی کردووە کە ڕۆژانە چەندین کەیس ڕوبەڕووی دادگاکان نەبێتەوە کە تەشهیر و ناوزڕاندنی لەلایەن ئەو میدیانەوە پێکراوە کە کار بە تیۆری لیبراڵی ئەەکەن. ئەو فۆزایی کە لیبراڵی دروستی کرد وای کرد تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتیان هات بەدوایە و تیۆرێکی بەرپرسیارەتی کۆمەڵایەتیان دانا بۆ ئەوەی میدیا بەرپرسکەن میدیا بەرپرسکەن بەرامبەر بە کۆمەڵگە بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە هاوڵاتی و بە نیشتمان. ینی لە دوای ئەوەش بەڕاستی ئەو میدیانێک کە ئەمڕۆ میدیای بازرگانی و میدیای کەرتی تایبەتن کە کار بەو تیۆرە ئەکەن بێگومان تەشهیر و ناوزڕاندن و بەرکەوتەی ژیانی تایبەت و ئاسایشی نیشتیمانی و نەتەوەیی پارێزراو نابێت لەیان چووکە ئازادی ئەوەندەیە کە تۆ سنووری ئازادیەکانی بەرامبەر بپارێزیت. ئەمە پێناسی ئازادی بەڵام بەداخەوە ئێمە دوو شت وای لێکردون یەکەم بە هەڵە لە بیری ئازادیتە لە فەلسفەی ئازادی خراپ تێگەشتون پێمان وایە ئازادی یعنی هەرچی ئەڵێ بیڕێت و لە لایەکی تریشەوە ئێمە ئەو ئازادی کە بۆ نمونە بۆ میدیامان هێنا ئاراوە بە یاسای خۆشمان یاسای ژمارە 35 و یاساکانی تر ئازادیەکمان دروست کردووە بەڵام ئەو ئازادیە جارێکی تر پێویستە بە یاسا ڕێک بخرێتەوە نەک بە دیکتاتۆری بە کۆنتترۆل بە یاسا ڕێک بخرێتەوە. بۆ نمونە میدیا ئازادە تا ئەو سنوورەی مافی تاک و هاوڵاتی و نیشتمان و نەتەوە نەخاتە مەترسیەوە قەیران دروست نکات کێشەی کۆمەڵایەتی دروست نکات قەیرانی سیاسی دروست نکات ئەمانە ئەبێ بە یاسا ڕێکخرێن. بۆشایی یاسایی ئەو وڵاتانەی کە تیۆری لیبراڵی سەریەشەی بۆ دروستکردن هەرزوو بە خۆیان هاتنەوە و بە یاسا ڕێکیان خستەوە جارێکی تر میدیا هێشتا گرفتیان هەر هەیە بەڵام تا ڕادەیەکی باش ڕێکیان خستەوە. ئێمە نەمانتوانیوە تا ئێستا بۆ شێوەیە میدیا ڕێکخین ئەو کاتە تۆ خاوەنددارەتی میدیا ئەدەیت بە هەر کەسێک بیدە بەڵام کۆمەڵێک قوانین و ئیتیک و کۆد و پرینسیپیات باوەڕ کە تەنها کۆد بگەڕێنەوە کۆدی ئیتیکی و بەرپرسی بگەڕێنەرەوە بۆ میدیا چارەسەرە بێ خاوەنددارێتەکەی لای هەر کەسێک بێ ئەتوانێت تۆ کۆمەڵە کۆدت هەیە کە نەبێ میدیا تەجاوزی ئەم کۆدەنەتەوەی و نیشتمانی و مافی خاوڵاتی و بەهایانە بکات ئیتر میدیا بە هەر لە لای هەر کەسێک بێ بتوانێت ڕەچاوی ئەو کۆدانە بکە چارەسەرە بێ بۆیە بە پێویستە کۆدی ئیتیکی بۆ میدیاکانمان بگەڕێنینەوە تەنها چارەسەرە. دکتۆر دوای 30 ساڵ لە حکومڕانی کوردی ئێمە جۆرەك لە تێگەیشتنمان هەیە لەوەی کە میدیای کوردی گەیشتۆ بەچی و ئەم 30 ساڵە دەرفەتێکی باش بووە لەوەی کە ژمارەیە کەناڵی ڕاگەاندن دروست ببێت لە واخیرانە ژمارەیەک تۆڕ دروست ببێ و خەڵکی ئێمە لەگەڵ تەکنیک و تەکنەلۆژیای دەست و پەنجە نەرم بکە ئەنی قۆناغەکەت ڕەنگە سەرباریەوەی کە زۆر جار ڕەشببینین لە بەرامبەر خراپ بەکارهێنانیە بەڵام دیوی گەشتبینانەشی هەیە دیوی ڕۆشنیشی هەیە لەوەی کە بەشەی لە میدیاکان میدیای نیشتیمانین و
ئەو کۆدانی جەنابەت باسێکی کۆدی ئەخلاقی و پابەندبوون بە یاسا و مۆراڵی کۆمەلگاکەوە بەشێک لە میدیاکان ڕەچاویەکان، بەڵام کێشە شکالەتەکەەوەیە بەشێکی تری میدیاکان بەشێکی تر لە کەناڵەکانی ڕاگەاندن ئیلتیزام بەو کۆدانەوە ناکەن و زۆر جاریش بەڕاستی عەمدەن، یعنی پێشێلی ئەو بنەما ئەخلاقی و کاری ڕۆژنامەنووسی و ڕەچاوی پیشەی کاری ڕۆژنامەوانی ناکەن. خوێندنەوە جەنابەت چێت لەوەی کە لەم قۆناغەیە خەڵک بەرچاو ڕۆشنتر بێ سەبارەت بە ئەو میدیایانەی کە میدیای نیشتیمانین بەها و پرەنسیپە نیشتیمانەکان ڕەچاوەکەن و لە بەرامبرە کۆمەڵە میدیایەکەیە کە میدیایەکی زەردن و میدیایەکەن ئەوی پیانەوترێ پاپاڕازی، ینی بە زمانیان بە خیتابیان بە وێنیان بە کۆی بەرنامە و پرۆگرامەکانیان و دەرەکەوێت کەمانە خەڵکانێکن لە شوێنی سەر لە شێواندنی خەڵک تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتی و لە کۆتاییە ینی بسڕاندنی شیرازەی کۆمەلگا. خوێندنەوە جەنابەت لەوە چییە کە هاوڵاتی دەرکی زیاترکە لە جیاوازیکردن لە نێوانم دوو میدیایە؟ وەڵا هاوڵاتی ئێستا دەرکی زۆر باشەکات، نابێ ئەم جیاوازیش لە میدیا. من کە ئەڵێن ئێمە سیستمی میدیاییمان نیە، لە چوارچەوەی سیستمە حکومڕانیەکاتەوە بێ پێناسەیەک و فۆرمێکت بۆ سیستمی کارکردنی میدیایی هەبێ. لەناو ئەم سیستما یاسان جێی هەبێتەوە کۆدی تیابێت، کۆدی ئیتیکی تیابێت، کۆتی ئەخلاقی تیاب، کۆتی پرینسیپی نەتەوەی و ئەمانەی تیابێت. کاتێکە ئەمە بۆ ئەبێ هەموو میدیاکان نابێت لە وڵاتە کۆمەڵێک میدیا بڵێن وڵا ئەمانە نیشتمانین. خۆ لە ئەوروپاش بەڵێ میدیای نیشتمانی هەیە و میدیای بازرگانیش هەیە. میدیا نیشتمانیەکان بە کۆمەڵێک بەهای کۆدی نیشتمانیەوە پرینسیپ کراون، دیسپلین کراون. لە هەمان کاتیشان میدیا بازرگانیەکانیش ڕەنگە ئەو بەرپرس نەکرێ بەرامبەر بە ئەوەی هەستی نیشتمانی و ئینی نیشتمانی دروستکات، بەڵام بەرپرس سەکرێ بەرامبەر ئەوەی هیچ شتێک نابێت بڵاو کاتەوە کە هەستی نیشتمانی لاوازکات. بەرپرس نییە بەرامبەر بەوەی پێکەوە ژیان دروستکە، بەڵام بەرپرسە بەرامبەر بەوەی شتێک بڵاو نەکاتەوە کە دژی پێکەوە ژیان بێت. واتە ئەگەر ئەرکەکەی پێ نەسپێرابێ ئەوە بکات، نابێ شتێکیش بکات دژایەتی ئەوە بکات. بۆیە نابێ میدیا لە وڵاتە دابەش بێ بەسەر ئەمە نیشتمانی و بەسەر ئەوە زەردە و بەسەر ئەو ئەبێ هەمووی لە چوارچەوەی سیستمێکە. بۆشایی یاساییەکەی ئێمە لارێمی کوردستانە سیستمێکی میدیاییمان نیە. مشکلەکە ئەوەیە ئەم سیستمە میدیایە هەبێ میدیای خاوەندارەتی تایبەت و میدیای بازرگانی و میدیای نیشتمانیش و ئەتوانی میدیای حیزبیش بخەیتە ناوچە. میدیای حیزبی خۆی ئەسڵوانێ حیزب میدیای هەبێت، بەڵام کاتێک کە هەیە بەرپرسی کە بەرامبەر بە هەندێک کۆد و پرینسیپ و دیسپلین. دکتۆر سەبارەت بەوەی کە دیالۆگ ئەوەی کە ئێمەسا هەستی پێەکەین لە کۆمەڵگەی کوردی، ئەگەر لە ڕابردووە جۆرێک لە پێکۆژیانی جیاوازیەکان هەبووە و هەستێکی کوردستانیانە هەبووە، بەڵام لە کاتی ئێسایە زۆر جار هەستەکەین کە هەستی ناوچەگەرێتی، هەستی شارچێتی، هەستی زۆر جار ئایدۆلۆژی و حیزبی وای لێکراوە کە شوێنی هەستە گشتەکەی گرتووەتەوانێ و ئەوەی کە زۆر هەستی پێکرێەوەیە کە میدیا لە شوێنی ئەوەی کە ببێ بە کەرەستەیەک کە توانا و هێزێکی گەورەی هەیە، ئەوی جەنابەت پێڵی پاوەرێکی هەیە، لە شوێنی ئەوەی کە میدیا بوو بێتە ناوەندێک بۆ بێگەیشتنی جیاوازیەکان، بۆتە ناوەندێک بۆ پەرتکردنی جیاوازیەکان و قۆڵکردنەوەی کێشەکان و ئەوەی کە ینی بەردەوام تۆ هەستەکەی لە ناو چین و توێژە کۆمەڵایەتیەکانە بە جۆر لە جۆرەکان هەستی ڕەتکردنەوەی ئەوی تر خەریکا بێ بە جۆرە لە مۆدێل و فەزای گشتی ئەتەنێ و ئەمە سەرنجام ئەبێتە مەترسێکی گەورە بۆ سەر ئاسایشی کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردستان. خوێندنەوە جەناب بچێت لەوەی کە میدیا چۆن وا بکەین باشتر ڕێک بخرێ و بەڕاستی ئەو ڕۆڵە نێگەتیفەی کە ئێستا بە میدیا دراوە تەسەوڕەکەم ئەین لە کەم وڵات ڕێگە بدرێ بۆی کە بە ناوی ئازادیەوە بە ناوی دیموکراسیەوە پێ دەستمان لێ بەرداوە. میدیا نابێت دەستی لێ بەردرێت بەبێ کۆد و بەبێ دیسپلین و بەبێ پرینسیپ ئیش بکات. وەکە کاتێک خۆ ئێستێمە بەشی هەندێک شت یاسامان هەیە، بەڵام کە یاساکە ڕەچاو ناکرێت، کە یاساکە ڕەچاو ناکرێت بێ لە بەرامبەری غەرامەیە سزایەکە بێت. گینا ناکرێت زانیاری و معریفە بەدەست هەموو کەسێکەوە بێت و ئەو کەسەش بیدێتە دەست ویژدانی خۆی چۆن بەکاری دێنێ، کە زۆرێک لە میدیاکانی ئێمە بە ئەوە هیچ تۆڕی کۆمەڵایەتی هەموو لای ویژدانی تاکەکانە، بەشێک لە میدیاکانی تریش لای ویژدانی حیزبەکە یا خاوەندارێتیەکەیەتی. نابێ میدیا
زانیاری و معریفەیە کار لە ئەندێشەی خەڵکەکات پاوەرێکی معریفیە کاریگەری ئەکات باوەڕ ئەگۆڕێت ئایدیا ئەگۆڕێت ئەتوانێت معارەزەی دروستکات ئەتوانێت ئارامی دروستکات ئەتوانێت تونوتیژی دروستکات بۆیە ناکرێت لای ویژدانی کەسەکان یا خاوەنددارێتەکەیان بێت ئەبێ لای ویژدانی ئەو یاسا و سیستم و دیسپلین و کۆ دەبێت کە نیشتمان بۆی دانێت ئەگەر میدیا بەمەڕێخرێت بە دڵنیایی ناچێتە ئەو بوارەی کە لە بری ئەوەی پێکەوە ژیان و لێک تێگەیشتن و هەستی نیشتمانی دروستکات ناتوانێت پێچوانەکەی دروستکات بەڵام مامۆستا زۆر جار ئەوانەی کە ئارەزووی ئەو دۆخە شڵەژاواکەن پەنابەنەوە بۆ پەنای بۆ چەمکی ئازادی بۆ چەمکی دیموکراسی بۆ چەمکی کۆمەڵێک لێرە بەرژەوەندی هەیە یعنی میدیا زۆر بەداخەوە لە ڕاستە لە جێ عالەما بۆتە بزنس بەڵام میدیایەک نەبووتە بزنس کە تۆ بە ناوی خەڵکەوە ئاراستەی بکەیت میدیای بۆتە بزنس کە شەریکاتێک کە بەرهەمێکی میدیایی دۆکیومنتاری فیلم ئەمانە بەرەمدێنێ ناکرێ هەواڵ و زانیاری و ئەوەی معریفەیە و پەیوەندی بە پەروەردەی خەڵکەوە ببێتە بزنس میدیا ڕەنگە لەم هەرێما بەشێکی لای خەڵکانێک بە بزنسی پێوەکە کاسپیەکەی لەوەیە قازانجەکەی لەوەیە قازانجی سیاسی بێت ئامانجی ئابووری بێت یا هەر بابەتێکی تر بێت بەڕاستی ئەوە بەرژەوەندی تیا ئەبینێتەوە بۆی ڕوبەڕووی بێتەوە ناکرێت چەمکی ئازادی و ئایدیای ئازادی بکرێت بە بابەتێک کە خەڵک لەم وڵاتە بێتە قوربانی ئەو زانیاری و معریفە چاواشەکراوانە زۆرجار چاواشن زۆرجار ناڕاستن زۆر جگەلەوەی کە ناوەڕۆکێکی تونوتیژی ئەوانیان هەیە ناکرێ ئەوە بێت میدیا نابێت لە پێناو پاراستنی بەرژەوەندی خاوەنددارێتیەکان نابێت شخصیەن میدیا ئەبێ لە پێناو بەرژەوەندی نیشتمان و هەوڵاتیا بێت دکتۆرەوەی کە جەنابەت دەسەی خوێنیتەوە بۆ میدیا لە ئاستە گشتیەکەیە لە هەرێمی کوردستان نیگەرانتەگە من هیچ ڕازی نیم لە میدیا لە هەرێمی کوردستان و ئەتوانم بڵێم ئەوەی کە زۆر سەرقاڵی کردم ئەو ژینگە فەوزایە کە میدیا کە خەڵکی تێدایە و هەمیشە لە خەمی ئەوە شام کە چۆن ڕێک بخرێت بۆیە هیچ لە ناڵم بە کامل بە کۆی گشتی بە حتمیەت و بە گشتی قسەکردنە بەڵام بە شێوە ئامە گشتیەکەی منمان ڕازیم ڕەنگە لە هەندێک جزئیە باش بۆ هەندێک کەناڵ ئیشی خۆی بە باشیەکات هەمووی ڕەت ناکەینەوە بەڵام بە کۆی گشتی ئەگەر بڵێ تۆ لە ژینگەی میدیای هەرێمی کوردستان چۆنە بینی من بە ژینگەیەکی پاشاگەردانی فەوزایی بینم کە پێویستی بەڕێخستنە ئەکرێ بڵین ئەو دۆخەی کە ئێستا لە کۆمەڵگەی کوردیە پەیوەندیەکان کەم بوونەتەوە و ئەو حیوارەی کە باسیەکەین لە نێوان چین و توێژە کۆمەڵایەتیەکان کە جۆرێک لە بسڕان هەیە جۆرێک لە نەسازان هەیە بەشێکی گەورەی پەیوەندی بە خراپ بەکارهێنانی میدیاوە هەیە خۆی هۆکارەکان لەم سەردەمان زۆرن تەکنەلۆجیا و سۆشیال میدیا و دابڕانی خەڵکو و سەرقاڵی خەڵکو و بار و دۆخە ئەوەی کە ئەمڕۆ هەیە یعنی کۆمەڵی هۆکار هەیە کە خەڵک ئەو پەیوەندیە کۆمەڵایەتی نەماوە بەڵام میدیا ئەتوانێت پەیوەندی کۆمەڵایەتیەکە دروستکات ئێمە گەر سیرکەین جاران کە تەلەڤیزیۆن هات خەڵک چووە ماڵەوە هەمووی کۆبوویەوە هەمووی لە چواردەوری لە ماڵێکە لە ژووری دانیشتە لە چواردەوری تەلەڤیزیۆنێک کۆبوویەوە بەڵام کە ئینتەرنێت هات هەر یەکەمان چووینەتە ژوورێکەوە کە مۆبایل هات هەرکەمان بۆ خۆمان سەرمان کردو بە شاشەی مۆبایلەکەمانە جۆرێک دابڕان دروست بووە ئەنێ ئەمە هەر بە گەشەی تەکنەلۆجیا و ڕاگەیاندنیش فعلەن ئەگەر تۆ لە وڵاتە ڕاگەیاندنێکی بەهێزی نیشتمانی نەبێت کە بتوانێت خواستی زۆرینەی خەڵک لە خۆیان کۆبکاتەوە و ئەرکی معریفە و پەروەردە و زانیاری و کات بەسەربردن بۆ خۆی بۆ خەڵکەکە بەرهەم بێنێت فعلەن ئەوە دروستەکە بە تەنها ڕاگەیاندن نیە بەڵام ڕاگەیاندن ئەتوانێت زۆر لەو دابڕانانەی تریش چارەسەر بکە ئەگەر تەکنەلۆجیاش دروستی کردبێ ئەم ئەتوانێت چارەسەری بکە بەڵام کەی ئەو کاتی کە تۆ ئاراستەی بکەیەوە بۆ ئامانجە بەکاری بێنی دکتۆر جەنابەت هەموو وەکو مامۆسایەکی زانکۆ کە لە بواری ڕاگەیاندن کارەکەیت و پیشەتە لە بواری کاری ڕێکخراوەی و کاری ڕێکخراوەی ئەوانەی کە پەیوەندیان بە کاری میدیا و قسەکردن لەسەر ڕێخستنی میدیا و دەرکردنی یاسای تایبەت بە میدیا چالاکێکی ئەو بوارەیت هیچ دەلاقەیەک هەیە یان هیچ جۆرێک لە دەستپێشخەری هەیە بۆ ئەوەی کە میدیا ئەوی میدیا نیشتیمانی کە جەنابەت باسیەکەیت هەنگاو هەیە بۆم بابەتە من ڕەشبین نیم چونکە ئەم هەرێمە زۆر هەنگاومان ناوە بە زۆر شتا زاڵ بووین و ئەوەشی کە ئەم ڕۆژ نەکراوە بە تەنها بێخەمینیە ڕاستە خەمەکە کەمە بەڵام بێخەمینیە قەیران و گرفت و کێشەکان هێندە زۆرن سێکتەرەکانی تر ئەوەندە زۆرن پێویستیان بەڕێخستنە ئاوڕێکی جددی بەلای میدیا نەدراوەتەوە پێم وایە هەر کاتی ئاوڕێکی جددی و خەمێکی گەورە بۆ میدیا ببێت بە دڵنیایی ئەتوانین ڕێکی خەین زۆر بوارمانتوانی و ئێمە ڕێکی خەین
لە زۆر سێکتەر هەیە لە وڵاتە توانم بڵێم ناڵێم هەمووی بەڵام سێکتەر هەیە لە ئاستێکی زۆر باڵا ڕێک خراوە و کارەکانی بەڕێڕۆ میدیاش خۆچێ کۆمەڵێک کۆد و یاسا و سیستمە خۆ لەوە زیاتر چیلاکەی بەوە توانی بینیکەیت لەگەڵ بەرامبەریان کۆمەڵە سزا و خرامەی لەسەر ئاستا ئاکادیمیەکە ئەم بابەتە گفتوگۆی دەستپێشخەریەک نییە هەیە لەسەر ئاستە ئاکادیمی و ناوەندە ڕۆشنبیریەکانش توێژینەوە هەیە پرۆژە هەیە سیمینار هەیە کۆنفرانس هەیە بەڵام لە کۆی گشتیا هەوڵێکی گشتی نیشتمانی هەبێت پلانی نیشتمانی هەبێت پلانەکە هەموو ئەو هۆڵانە لە خۆی بگرێت دوجارزان ئەتوانین بگەین بە نەتیجە بۆ هیوای هەبێ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر نەزاکەت حسێن سوپاس بۆ ئامادەبوونت سوپاس بۆ هەموو تەمەن ماڕۆژ لە باسی خەمەکانی میدیاکەین دەستان خۆش بێ و سوپاس بۆ ئامادەبوونت چاکە بێت ئینشاءالله زۆر باش دەستی خۆش بێ عزیزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەکە و تا ڕاوەیەکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت